دوای بێهیوابوونی یەکە ئیدارەکانی قەزای شارەزوور لە بەدەمەوە هاتنی سەروی خۆیان بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و بەتایبەت نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی سنوورەکە کەمپینێک ڕادەگەێنن و داوا لە دایک و باوکی خوێندکاران دەکەن خۆبەخشانە ئاور لە کەرتی پەروەردەی سنوورەکە بدەنەوە بۆ ئەوەی چیتر خوێندکارەکانیان دەبنە قوربانی کەمتەرخەمیەکانی حکوومەت. بەڕێوەبەری قوتابخانەی سروودی بنەڕەتی لە شارەزوور دەڵێت دوای پشکنینی قوتابخانەکەیان لەلایەن لیژنەی قەرەبووکردنەوەی زیانمەندبووانی بوومەلەرزەکەی ساڵی 2017 بڕیاری ڕووخاندنی قوتابخانەکە دەرچووە بەڵام نەک نەڕووخاوە بەڵکو لە ئێستادا خوێندکاران لەژێر سەقفی ئەو خوێندنگایەدا بەردەوامی بە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەدەن. بەبخۆی ئەوی کە ئێستا جەنابی قایقوانە گەشتکاریان کرد دزەکان شاراوەتەوە کە دیوارەکان ڕۆچووە و بەڵام دەرخسەی چەند دەرخسەیەکی بۆ دراوە لە 2012 2013 دەرخسەیەکی باشی بۆ دەرچووکەوە ئەم قوتابخانەیە تەخت بکرێت لە دیوارەوە تەخت بکرێت و بکرێت سەر ئەرز و دیسان دروست کرێتەوە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە شەڕ داعشەوە ئەو دەرخسەیە ڕاگیراوە نوێژەن دەکراوە. قایمقامی شارەزوور داوا لە دانیشتوانی شارەکە دەکات هاوکاریان بن لە نۆژەنکردنەوەی ئەو خوێندنگایانەی کە شیاونین بۆ خوێندن و دەڵێت کۆبوونەوەم لەگەڵ پیشەوەرانی ناوچەکە ئەنجامداوە و سەرجەمیان ئامادەی خۆیان بۆ هاوکاریکردنی لایەنی ئیداری شارەکە دەربڕیوە. 5-6 تیمان دروست کردووە کەم و کوڕی لە ئاو کارەبا و ئاوەڕۆ و مشتەمەلات و ئیزوگام و گەجکاری و بۆ یاخکردن و چاکردنەوەی دەرگا و پەنجەرە و ئەم شتانەیە بێت ئێمە بە پێ و تیمان و کارمەندانی خۆمان هەمانە دەستی شارەزاییان هەیە و من سوپاسی هاوڵاتیان و پیشەوەرانی قەزای شارەزوورەکەم کە کۆبوونەوەیەکم لەگەڵ کراوانیشی سەعدادی خۆیان دەربڕی هاوکارمان بن. قوتابخانەی شەهید دانا یەکێکە لە قوتابخانە سەردەمی و پێشکەوتووەکان لە قەزای شارەزوور بەڵامکردنەوەی ئەم قوتابخانەیە دوای ساڵی 2017 دێت کە ئەو کات دانا جەمال کە خوێندکاری پۆلی 12 بوو لە شارۆچکەکە دیواری خوێندنگاکەی ڕووخا بەسەریدا و گیانی لەدەستدا. ئەو قوتابخانەیەش لە ئێستادا بۆتە هێمای کەمتەرخەمیەکانی حکوومەت و خراپی کەرتی پەروەردە لە سنوورەکەدا. 12,000 خوێندکار لە 48 بینادا لە سنووری ژێر دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارەزوور جێکراونەتەوە بە گوتەی لێپرسراوانی پەروەردەش ئەو ژمارەیە بەراورد بە ڕێژەی خوێندکارانیان لە ئاست پێویستدا نییە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارەزوور.